بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە لە بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی هاتوونێتەوە خزمەتتان. سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان و بەو هیوایەی کە کات و سات و مەجالێکتان دێت تا بتانن ئەم بینەری بەرنامەی ئەم هەفتەی ئێمەش بن. بەڕێزان، سێ راپۆرتی پزیشکی نوێ عنوانی بەرنامەی ئەم هەفتەی تەندروستیە کە پێشکەشی ئێوە یەکەین. دیارە راپۆرتەکان تا حدودی کورتن، بەڵام چۆن کە تازە بوون و پێمان خۆش بوو کە ئێوە سەرنجی ئێوە بینەرانی عزیزیشی بۆ ڕاکێشی. یەکێک لەو راپۆرتانە لەسەر شێرپەنجەیە و ئەوەی کە وتویانە ئەگەر توانین بازی پارێزگەر هەست ئەو پارێزگەرە ئەنجام بین بە ڕێژەی 70% مەرگ و میرگەرێک کە بەهۆی شێرپەنجەوە دێتە پێشەوە ئەوە ناتوانین کەم بکەین. ئەمە دیارە چەندانەی کارشناس کە خۆیان لە تاقیقاتیان لەسەر نەخۆشی شێرپەنجەیە ئەم تاقیقاتیانە کردووە، لە وڵاتی بریتانیاشە تاقیقات و دراسەیانە کردووە. ئەو ئاماریشە کە هەروەکە عەرز خزمەتتانم کرد وایان وتووە کە ئەگەر بازێک لە ڕێگاگەر هەست کە ئەوان نیشانیان داوە بیبینە ڕێگە ئەتوانێت لە 70% مەرگ و میر بێرێتە خوارەوە. ئایا تەئید دەکرێت یا ئەوەی کە بە پێچەوانەکەی نەزەراتێک هەیە لە درێژەی راپۆرتەکە عەرز خزمەتانیەکەی. ئەو سێ ڕێگە کە ئەوان پێشنیاریان کردووە کە ئەتوانێت دەور و نەخشی بێت لەسەر ئەوەی کە ئەو مردن بەهۆی شێرپەنجە بێتە خوارەوە، یەکێکی هەر بەرگریکردنە، بەرگریکردن وەکو ئەوەی کە خواردن، شێوەی گۆڕی غەزا خواردن یا تەغزیە بگۆڕدرێت، وازهێنان لە جگەرە یەکێک لەوانەسە. دووەمی شتێک کە ئەوان لەسەری تاکی دەکەن ئەوەیە کە زوو تەشخیص بدرگێت، یانێ زۆر نەخایەنێت، نەخۆشیەکەی ژیان شێرپەنجەکە زۆر کۆن نەبێت، بەڵکە لەسەر کاتی خۆی یانێ بە زووترین کاتە دەستنیشان بکرێت و تەشخیص بدرگێت کە ئەو کەسە شێرپەنجەی هەیە. و سێومین ڕێگا کە دیاریان کردووە ئەوەیە کە دەرمانەکان لە زووترین کاتە کاتی خۆی بێت دەست پێ بکە. مەبەستیان ئەوەیە کە کاتێکی زۆری بەسەرە نەچوێت، ئەو کاتە ئەو خانە شێرپەنجەگەرە و خانە سەرەتانی گەرەیەتر پێشڕەویەکەن لە شوێنێک و ناوێسن لە ئەندامێک و ئەڕۆن بۆ ئەندامێکی تر گەورە ئەبنەوە. یەکێک لە خسڵەتەکانی خانگەر یا سلولگەر شێرپەنجە ئەوەیە کە لە حەدی تەبیعی خۆی گەورەترە بێتەوە و کاتێکیش کە گەورەتر بووە و ئەو سلولە تەبیعیەکان لەش لە ناوەوات و ئەیان کوژێت و ئەیان خوات. ئەم تەجزیە و تەحلیلە کە کراوە ساڵ 2020 دەست پێ کراوە، ئەم ساڵ تاقیقاتەکە ئامارەکەیان ڕاگەیاند لە ماوەی 12 ڕۆژ لەوە پێشەوە ئامارەکەیان ڕاگەیاند. هەروەها جیا لەو سێدانە ڕێگە ئەوەی کە وازهێنان بۆ وێنە بەرگریکردن، وەکو ئەوەی کە وازهێنان لە جگەرە یا ڕژیم خواردن شێوەی سەحیح بێت، ئەو شتانەی کە حاڵەتێکی زەرەری هەیە وەکو ژەهر وایە، وەکو گۆشت، چەوری، شەکر، ئەوانە بەرگریکەن لێ، یا ئەوەی کە زوو دەستنیشان کردێت و هەروەها دەرمانەکەیش زوو بڕۆنە سەری. چۆنیەتیەکەیان چەند ڕێگەیان پێشنیار کردە. یەکێکی ئەوەیە کە گۆڕینی ڕیتمی ژیانە. گۆڕینی ڕیتمی ژیان لە بەرنامەکان تریشە لە زۆر بابەتە ئێمە ئشارەمان بۆی کردووە، یانێ جم و جۆڵ زیاتر بکرێتەوە لەوەی کە کەسێک جوڵەی نەوێت. ئەو جم و جۆڵ زیاتکردنەوە بە وەرزشە، بە ڕێگە چوونە لە پلەکان چوونە سەرە ئەو ڕێگەرەسە کە گۆڕینی ئەو سەبک و ئەو سیستم ژیانەسە. یەکێکی تریش کە ئەوان زۆر لەسەری تاکیدەکەن ئەوە کە غەرباڵگەریە. ئەو غەرباڵگەریە یانێ
فحسکەرێک بێت کە ئەو فحسکەرە ساڵانە ئەنجام بدرگێت کە ئەو کەسە بزانێت کە گرێک لەشیە نییە لە جستەیە گرێک دروستنەوەگە لۆیک دروستنەوەگە کە ئەو گرێ سەرنجام بوێت بە شێرپەنجە. گۆڕینی تەغزیە یا ڕژیمی خواردنە کە هەروەکەوتم وەکو گۆشت، گۆشتی سوور، شەکر، چۆری ئەوانە لا ببرگێت. ئەوە وازهێنان لە جگەرەیشە. جگەرە کێشان خۆی دەور و نەخشی هەیە لە سەرهەڵدانی چەندین جۆر لە جۆرەکانی سەرەتان. دیارە ئەم نەزەرەکە ئیعلام کراوە مخالفینێکیشی هەیە، چەند کەسێکی تر کە خۆیان بەشدار نەبوون ئەوانیش ساڵیانی ساڵە کە لەسەر شێرپەنجە و ئامارەکانی تاقیقەکەن، ئەوانیش نەزەراتی خۆیان یەنوتووە وتویانە لەباری تئۆریە و وایە سەرەتان ئەتوانێت قابل پێشگیریە، ئەتوانین بەری پێ بگرین یا مەرگ و میرەکەیشی بێتە خوارە و بەڵام ئەو ئامارە کە واقعاً چەند دەرسەد لەو کەسانەی کە مردوون عامڵە سەرەکیەکەی ئایا واقعاً شێرپەنجەیە، چۆن لەو ئامارەی کە دراوەتە دەرەوە زۆربەی ئەو کەسانە سەرووی 70 ساڵ تەمەنیانە. ئەوان تاکیدیان لەسەر ئەوەیە کە ئەمانە کەسانێ بگون کە سەرووی 70 ساڵ بگون ئایا هۆکاری مردنەکەیان مستەقیمەن شێرپەنجەیە یا هۆکارگەرێکی ترە. بۆیە وتویانە جیا لەمانیشە دقت و دەقیقبوونی ئامارەکان بۆ وێنە لە ئەمریکای شماڵیە یا لە ئوروپا ئەو دقەتە کە بۆ سەرشماری و بۆ پێداچوونەوە و بە دوواداچوونەوەی نەخۆشی شێرپەنجە و ئامارەکان کراوە، ئایا ئەو دقەتە لە وڵاتەکانی ئافریقا یا ئاسیا هەیە. بۆیە بۆ هۆیە و ئەمانە ئەڵێن کە ئەمە ناتوانێت کە ئەم ئامارە دقیق بێت کە بەرگریکردن بتوانێت 70% بەر بە مەرگومیری کە بەهۆی شێرپەنجەوە بێت دەور و نەخشی بێت. بەڵام ئەمانیش تاکی دەکەنەوە ئەڵێن ئەوەی کە کەمتر لە معرەزی ئەوە قرار بگرین کە بۆ وێنە جگەرە کێشانە، ئەلکولە کە زیاد لە حەد لە ئەنازی زیاد لە حەد مەسرف بکرێت و هەروەها چوونە سەرەوەی کێشە و عفونەتەکان. ئەوانش تاکیدیان لەسەرەوە کردووە ئەمانە ئەتوانێت دەور و نەخشی بێت بۆ ئەوەی کە ئەو کەسانە کە شێرپەنجەیان هەیە ماوەیەکی زۆرتر ژیان بووەنە سەر. هەروەها دەستەی ئەوەڵ کە شارەمان کرد ئەوان وتویانە ئەوان چەندانە عامڵیان وتیانە یەک ئەبێت لە زووترین کاتە شێرپەنجەکە دەستنیشان کردێ ئەو کەسە بزانێت کە شێرپەنجەی هەیە، نە ئەوەی کە ماوەیەکی زۆر بخایەنێت دەخستوێت پشکوێت سەرنجی نەداوێت کاتێکیش کە بە دوواداچوونەوەی بووەکە ئەو شێرپەنجە دەستی خستووەتە زۆربەی ئەندامەکانە و ئەو کەسەیەتر کەمێ دەرمانەکەی بۆ سەختە بێتەوە. دیارە واکسیناسیۆن ئەوەی کە غەرباڵگەری یانێ ئەو کەسانی کە بە دوواداچوونەوەکەن بە سنۆگرافی بە ئەشعا بە ئەکسبەرداری یا ئازمایش بتوانن کە ئەگەر سەرەتاکانی نەخۆشی شێرپەنجە بێت نیشان بدرگێت و پەیای بکەن بۆ ئەوەی کە بتوانن ژیانێکی درێژتریان بێت و هەروەها کە دەستنیشانکردنی لە کاتی زووە یانێ ئەوەی کە دێر نەبێت. ئەم ئامارە دیارە تاقیقاتی تریش کرابوو کە بن هەروە بە دوایە گەڕان کە ئایا پێشتریش تاقیقات کراوە. بەڵێ تاقیقات کرابوو ساڵی 2008 ئەو شتێک کە من خۆم لەوێ دیم ئەو کاتیشە بڵاویان کردووە و هەروە بوو گزارشێ بوو کە ئیعلامیان کردو کە بەرگریکردن لە کاتی پێویستە و زووە ئەتوانێت بەر بە مردنی زووی ئەو کەسانێک کە تووشی شێرپەنجە بوون بگرێت، بەڵام دەرسەدەکە فەرقی بوو، یعنی دەرسەدەکە نیوەی لەمە کەمتر بوو. ئەو ئامارەی کە پێشتر ئیعلامیان کردبوو 35% بوو. لە 2008 تا ئەم ساڵ کە 2023 یانە کاتە 15 ساڵ
ئەوەی کە دەرسەدەکە دوو بەرابەرەوە بووەتەوە، یعنی بە چاو ساڵی 2010 کە 35% بوو بە ئیسا 70% ئەڵێن ئەوە ئەتوانین ئەوە بڵێن کە بەپەی ئەو کاتە کەسانێکان کە ئیسە زووترە چن بە دوواداچوونەوەکەن بۆ ئەوەی کە ئەگەر تووشی نەخۆشی سەرەتان بوێتە بە دوواداچوونەوەکەن زوو بە فریایە ئەکەون. ساڵی 2010 ماوەیەکی زۆر ناخێنیژیان 10 ساڵ پێش 2010 یا 15 ساڵ پێش 2010 بینشێکی خراو بوو بە تایبەت بە نیسبەت نەخۆشی شێرپەنجە. ئەو بۆ کەسێکە تووشی شێرپەنجە بووای حتا دکتۆرەکەی لێ شاردەوە دواتر لەگەڵ کەسوکارەکەی قسەیە کرد کە ئەم کەسە تووشی شێرپەنجە بووە ئاوایە، بەڵام بەهۆی ئەوە کە علم پێشرەفتی کردووە و لە ئاخر هۆخرەکانی سەدەی پێشوو سەدەی 20م یعنی لە دەهەکانی ئاخرەیەتر ئەو کاتە ئەعلامیان کرد کە شتێک نییە شاراوە بێ، ئەتوانین مستەقیم دکتۆر لەگەڵ نەخۆشەکە خۆی قسەکات ئیعلام کاتێک کە ئەو نەخۆشی تووشی شێرپەنجە بووە، دەرمانی هەیە، ڕێگە دەرمانەکان چارەسەرەکانی چۆنە. ئەوە یەکەم راپۆرتی پزیشکی نوێ بوو کە هەفتەی پێش نەتیجەکەی ئیعلام کرابوو. دووەمین راپۆرتێکە هەیە لەسەر ئارتریت ڕۆماتۆیدە یا نەخۆشینێکە لای خۆمانەوە باوە پێڵێن ڕۆماتیزم بە ڕۆماتیزمە ناسرێت. ئەم نەخۆشینیشە ئەوە بڵێن کە سەرەتا نەخۆشینێکە کە زۆرتر بەهۆی ئیلتیهابە لە جۆنگەکانەوە دەست پێکات، بەتایبەت لە جۆنگە چکۆلەکانە و سەرەتاکانی وەکو جۆنگەکان یا مەفسەڵەکانی پەنجەکانی دەست. دوایەوە ئەگەر درێژخایەنەوە بووە و ئەتوانێت جۆنگە گەورەکان وەکو ئەژنۆ وەکو ئارنج وەکو ئێسکی حەوز یا جۆنگەی حەوزیش توش بێت. لە درێژخایەنیشە هەروەکە لەم وێنە هاوڕێ ئیدیتۆرمان نیشانی داوە ئەوارێزێکیشی هەیە، ئەو ئەوارێزە هەر لەسەر دەستگای گۆوارشەوە بیگرە لەسەر ئەوەی کە ئەو کەسە تووشی ماندوویەتیە بێت، یانە تەسیراتی هەیە لەسەر مێشکی، لەسەر پێس، لەسەر حتا لەسەر ناودەمی هەست بە وشکیە کات، لەسەر چاوەکانی ئەتوانێت لەمانە گشتی تەسیر ئەگەر ئەو کەسە نەخۆشینەکە چۆن درێژخایە نەوێتەوە و تەسیراتێکیژی هەر ئەوە نیە کە لەسەر جۆنگەکە بمێنێتەوە بەڵکو بڵاواسێنێت. ئەو هەروەکە وتمان نەخۆشیەکە ئیلتیهابە کە لە جۆنگەکانە دەست پێکات، نەخۆشیەکەیش ڕەتی هەیە بە سیستمی بەرگری لەشەوە بۆ ئەوەیەوە کە غەڵەت نیشانە ڕەویگەر نیشانەگیریگەرێکە کات وازانە ئیلتیهاب یا عفونەتێک هاتووەتە لەشە و بە غەڵەت ئەو بەرگریە کات، ئەو غەڵەت بەرگریکردنە هۆکارە بۆ تووشبوون بە نەخۆشی ئارتریت ڕۆماتۆیدیا، نەخۆشی کە لای خۆمانە بە ڕۆماتیزمە ناسرێت. جیا لەوانیشە عەلایم یا نیشانەکانی تریشی هەیە وەکو ئازار، ئەو کەسانە معموڵان ئەو شوێنەی کە ئازار جۆنگەکە تووشی ئیلتیهاب بوو بە ئازاریان هەیە، هەڵاوسانە. جیا لەوانیشە تووشی سفتیە، ئەوەی کە گرژە بێتەوە ناتوانێت جوڵی پێکە، بە تایبەت بەیانیان کاتێک لە خەو هەڵەسێ ئەو کەسانی کە ئارتریت ڕۆماتۆیدیان هەیە ناتوانن ماوەیەکی پێچێت تا هەم ئازارەکەی کەمەوێتەوە، هەم ئەو ئێسکا یا ئەو جۆنگە ئەو مەفسەڵە ئەکەوێتە جوڵەکردن. جیا لەوانە نیشانەگەر تریشی هەیە، جیا وەکو ئەوەی کە وتمان گرژ بوونەوە یا سفت بوون ئەو جۆنگەیە سوورە بێتەوە، ئازاریش کە وتمان هەیە، بەردەوام ئازار هەیە و هەڵاوسانیش. نیشانە سەرەتاییەکانی پێش ئەوەی کە یعنی سفتی و گرژ بوونەوە و سووربوون و ئازار بێت، ئەتوانێت عەلایمە سەرەتاییەکانی ماندوویەتی بێ، ئەو کەسانە هەست بە ماندوویەتیەکەن، یعنی لەو سەرەتاکانەوە کە ئەو ئیلتیهابە خەریکە دەست پێکات لە جۆنگەیەکەوە یا لە چەند جۆنگەوە دەست پێکات ماندوویەتیە، فقط ئازارەکە ئازارێ نییە کە لە ئێسکە یا لە جۆنگەکانە بێت، بەڵکو مایچەکانیش تووشی ئازارە بن.
تایان هەیە بەڵام تاکە ئەوە بەرز نییە تایک وەکو زۆر بەرزێ وەکو تای ئانفڵانزە بۆ مساڵ تاکە کەمێکا لە خوارەوە وەکو تایکی خەفیف ئەناسرێت وەزنیان دابەزێت و کێشیان تێتە خوارەوە و هەروەها لە هەست دەکەن کە مروژانە کات بەتایبەت دەستیان یا قاچیان هەست بە مروژانەی شەکەن بەڵام ئەوەی کە ڕەتی هەیە بە راپۆرت پزیشکی تازەیە کە بڵاویان کردوێتەوە ئەوەیە کە سێدانە دەرمانی تازەیان تاقی کردوێتەوە ئەو سێ دەرمانە یەکەم جار بایۆکسیان کردووە یانی نمونە بەرداریان کردووە لەو شوێنەی کە تووشی ئەم ئیلتیهابەیە سلولگەرێک هەیە سلولگەری بەرگری لەشە چەند جۆر سلول هەیە جۆرێک لەو سلول یا خانەگەرە ناوی سلولگەر بێتای پێژن یا بیژی پێڵێن لەسەر ئەوانە تاقییان کردووە کەم و زیای کردووە سێ جۆر دەرمانە کە تاقییان کردووەتەوە بەڵام لە جۆری هێت ئەو خانگەریە هاوردووەتە خوارەوە لە جۆری تریە بردوویە سەرویانێ ئەو سلولگەرە کە سلولگەر بێ ئەڵێن کە تەسیری هەیە جز و سلولگەرێکی شەکە لە سیستم ئیمنیە بەرگری بەشە کەم و زیای کردووە ئەوەیە کە وایان وتووە کە 100% ئەمە تەسیری نەبووە ئەو تاقیکردنەوە بەڵام وایان وتووە کە لە داهاتووە هەر لە دەور بڕن یانێ تووشی ناهومیدی نەبن دیسانەوە تاقیقەکەن بۆ هیوایە کە بتوانن دەرمانێک یا چارەسەرێکی کولی بۆ بدۆزنەوە کەسانێک تاقیقیان کردووە خۆیان وایان وتووە کە هەستیان کردووە کە گۆڕینێک دوای بەکارهێنانی ئەم دەرمانانە بووە بەڵام ئەو تەفاوەتە و گۆڕینە ئەو تاغیروەساییانێ بەرەو باشبوونەکە زۆر بەرچاو نەبووە تقریبا وایان وتووە کە نەتیجەیەکی مثبەتی نەبووە بەڵام وتویانە کە هەست بەم ناومیدی ناکەن دیسانەوە درێژە ئەدەن کە بتوانن بەڵکو دەرمانێکی باشتر بۆ ئەم نەخۆشی ئارتریت ڕۆماتیزە یا ڕۆماتیزمە بدۆزنەوە کە یەکێک لەو نەخۆشی گەرەسە کە زۆر باوە زۆر بەربڵاوە بەتایبەت لە ناوچەگەرێک کە سیستم ئیمنی یا بێداشتیشها لە خوارە و ئەوانیشە خۆی دەور و نەخشە بینێت ئەوە دوومین راپۆرتێ بوو کە لەم هەفتە بڵاو بووەوە ئاخرین راپۆرتێکە بۆ ئێوە بینەرانی خۆشەویست حازرمان کردووە راپۆرتێکە لەسەر ئەوەی کە دەرمانێکی تەقەلوبی هاتووەتە بازار دەرمانێکە تەقازاکەری یا متەقازی زۆرە بەهۆی ئەوەی کە متەقازیەکەی زۆرە بەڵام لە ناو بازارە دەستیان داوە لەوەی کە تەقەلوبیەکەیشی دروستەکەن شرکتێک هەیە بەناو نۆڤۆ نۆردیسک ئەگەر هاوڕێ هاوکارم ئارم شرکتەکەمان پێ نیشاندا چونکە شرکتێکی بەناوبانگە شرکتەکە شرکتێکی دانمارکیە یەکێک لەو با اعتبارترین شرکتگەر دارویە و داروسازی و دەرمانسازیە لە جیهانە خۆی ئەم شرکەتە دەرمانێکی دروستە کرد یان دروستی شەکات یەکێکی بەناو ئۆزمپیکە یا ئەو ناوەکەی تری کە دایناوە ساکسێنداس هەروە لە وێنەگەرە کە ئەیبینن ئەم دەرمانە قەڵەمیە هەروەکو قەڵەمی ئینسولینە یانێ ئەو قەڵەمە دەرزیک وەسڵە کردێت بە سەرەکەیوە تەزریقە کردێت بەهۆی ئەوەی کە تەقازاکەرەوەی ئەم جام دەرمانە بۆچی بەکارە بگێ ئەم دەرمانە دەرمانێکە کە بۆ هێنانە خوارەوەی کێش یا وەزن استفادەی لێ کردێت بۆ هۆی کە تەبلیغاتێکی باشی بۆ کراوە بەناوبانگیشە یانێ گرانیشە لە بازاڕە بەڵام کەسانێکن تااقەتی
ڕژیم غەزاییان نییە، تااقەتی وەرزشکردنیان نییە. ئەوەیە ڕێگەی تر، ڕێگەیەکی ئاسانتر دۆزیاوەتەوە ئەم ڕێگەسە کە ئەم شرکەتە دەرمانێکی دروست کردووەکە و دەرمانە تەزریقیە، یعنی هانا ئەو قەڵەمە ئەو کەسە میزانێکی معەنی لێ تەزریقەکە. بلژیک ئیعلامی کرد کە چەند نەفەر لە خەستەخانەکانە بەستەری بوون کاتێک کە پرسیاریان لیان کردو بوو ئەم دەرمانیانە بەکارهێنا بوو. ئیعلانی کرد کە نۆع تەقەلویەکەی هاتووەتە بازار. جیادەوە لە چەند وڵاتی تریشە، لە ئوتریشە چەند نەفەرێکی هەر خەستەخانە بەستەری بوون لەوێ، و هەروەها لە لەندەنیشە یانێ لە بریتانیایشە ئیعلام کریا کە ئەم دەرمانە کە دەرمانێکە ئۆزمپیکەکەی کە بۆ دەرمانێکە کە ناو بازار و وەزن تێرتە خوارەوە کەسانی بەکاریان هێناوە تووشی عوارض ببوون. ئەو مادەیشە کە تێ بووە کە یەکێک لەو مادەگەرەکە نابێت تێبێت هەر ئەنسولینە. ئەنسولینی شێڕوا بینەرانی خۆشەویستمان ئەزانن دەرمانی قەند خوێن تێرێتە خوارەوە، بۆیە ئەگەر نوع تەقەلویەکەی چۆن ئەنسولینی هاتیە ئەگەر کەسێک بیوەشێنێت تووشی هایپۆگلیسیمیە وێت، یانێ هاتنە خوارەوەی ڕێژەی قەند لە خوێنە، کاتێکیش قەند بێتە خوارەوە ئەو کەسە تووشی گێژیەوێ، سەری گێجەچێوە لە هەموو خراپەر یەکێک لەو نیشانەگرا و کەسە تووشی گەشکایە بێت. ئەگەر کەسێکیش تووشی گەشکە بێت احتیماڵی هەیە تووشی سەدەمە ئاسیبێکی مێشک بێت و ئەو سلولگەر مێشکە ئاسیب بووینن و ئەو کاتە هیچ وەختێک ئەوە جبران ناوێتەوە. ئێمەش وەکو ئەوەی کە ئیعلام کرابوو کە ئەو دەرمانە احتیماڵەن کەسانێک تەرەفداری بن بۆ ئەوەی کە بەدوایە بگەڕن ڕێگەیەکی سادەست کە کێش بێرێتە خوارەوە، بەدوایە دەرمانە کە وتمان هەروەکو ئەنسولینەکە قەڵەمە کە دەرزی وەسڵەوێت و تەزریق ژێرژەڵدیە کردێت. ئەوەش وەکو وەزیفە خۆمان زانیمان کە لەم بەرنامەیە ئیعلام بکەین کە ئاگادار بن بە تایبەت ئەو دەرمانە خارجیگەرە چون هەوەی هەر فەقەت ئێرە ناو خارجی هاتیەوەژ دەوایکی خارجیە بە قیمەتگەرێکی وحشتناک و لەم شەرایەتە لەم وەزعیەتە لە بازاڕەکانی ئێرانە ئەفرۆشکێت. چەند وڵاتی تر لەوانیشە ئوسترالیایش هەروتویە هەر لەم دەرمانە جیا لەم دەرمانە چەند دەرمانێ تر تەقەلوبین لە ناو بازاڕە ئەوانە دۆزراوەتەوە. وەکو پێشنیاری ئێمەش لە بەرنامەی تەندروستی لە تلویزیونی کۆمەڵە ئەوەیە دیارە من دەرمانە دەرمانێکی گرانە بۆ هەموو کەسێک ناسێنگێت، هەموو کەسێک ئەوە نییە کە لە بیری ئەوەیە بێت کە هەیکەڵی قیافەی ئاوا دروستکات، بەڵام هەرزانترین ڕێگە بۆ دابەزاندنی کێش ئەوەیە کە وەرزشکردنە، پیادەڕەویکردنە، خۆماندووکردنە، ئەوانە باشترین ڕێگەس خواردنە، ڕژیم غەزایی خواردنەکەی ئەوەسکات بیکات بە سەوزی و میوە، دیار ئەوانشە گرانن لە بازاڕە، بەڵام ئەو ڕێگەگەرە هەیە تا ئەوەی کە دەرمانێکی ئاوا خەتەرناک، دەرمانێکی تەقەلوبی بەکار بۆیت وە تووشی عوارزێکی جانبی بکاتەوە وەکو وەزیفە خۆمان زانیمان. دیارە چەند مانگ لەوە بەریش دەرمانێتر هاتە بازار لە خاوەرمیانە بڵاو بووەوە، ئەویش شەربەتی کۆکە بوو. بەهۆی ئەوەی ئێمە بڵاومان نەکردەوە، یعنی ئیعلامان نەکرد لە تلویزیۆن بەرنامەی تەندروستیە، بەهۆی ئەوە کە شناسایی کرا زۆر جەمع و کراوە دیارەت لە سووریە، لە ئوردونە، حتا لە هەرێمی کوردستانیشە، کوردستانی باشوورە دەوێت چەند کەسێکی تووشی مەسمومیەت کرد کە ژەهراوی بوو، بەهۆی ئەوەی کە زوو شناسایی کرا ناو ئارم و ئەو ئارمەی کە لەسەر شەربەتەکە بوو، لەسەر شیشە شەربەتەکە بوو، زوو شناسایی کرا لە ئێرانە بڵاو نەبوو، ئێمە شارێکمان پێ نەکرد. بەڵام ئەم دەرمانە کە وتم هین شرکەتی نۆڤۆ نۆردیسکە هەروەکە ئارمەکەیتاندی ئەو شرکەتە دروستیەکات. ئەوە تەشەکورەکەم لە هاوڕێ ئیدیتۆرمان جارێکی تر ئەو ئارمیە هاورد، ئەرمی ئەو شرکەتەیە
و ئەو دەرمانە وەکو دەرمانە کە تەزریقیە هەناو قەڵەمە و بۆ هێنانە خوارەوەی کێش بەکارێبن کە نوع تەقەلویەکەی لە بازاڕە و ئومیدوارین کە دەست ئێوە نەکەوێت کە ئەم داروە وتم هەروە کە فقط ئەوەی کە ناو دەرمانێکە خارجیە ئەوە دەرمانگەرێکی تەقەلوبی بەهۆی ئەوەی کە هەم گرانە هەم لە بازاڕەکەمە دروستە بێت. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان هیوادارم کە جێگەی سەرنج و ڕەزامەندی هەموو لایەکتان بوێت تا پێگەیشتنەوەمان لە بەرنامەی هەفتەی داهاتوو لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتی و تەندروستیتان بۆ بە ئاواتە خوازی.